سڵاوتان لەبێت بینەران و بیسەرانی ڕۆژ باش. بە ئەندازەی ئەم دنکە بارانەی کە ئەبارێت لە هەولێری پایتەخت خۆشەویستی و هەروەها ڕێزمان هەیە بۆ هەموو ئەو بینەرانەی کە ئێستا بینەری بەرنامەی ڕۆژ باشن وە لەگەڵ ئێمەن بۆ ئەوی کە بزانن ئەمڕۆ ئێمە چتەوەرێکمان بۆتان ئامادەکردو جگەلەوە چەند بابەتێکی پڕ لە زانیاری و بابەتێکی بەسوودمان بۆ ئێوە ئامادەکردو کە ڕۆژەکەتانی لەگەڵ ئێمە دەست پێ بکەن. تەوەری ئەمڕۆمان بۆ کەسانی سینەماکار، بۆ کەسانێک کە ئەکتەرن یاخود بۆ کەسانێک کە کاری میکاپ ئارتیستەکان لە ناو کاری سینەمادا گرنگ دەبێت. ئەو کەسانشی کە حەز دەکەن هەندێک لایانی شاراوەی دیوی گریمکردن یاخود میکاپکردن لە ناو سینەما بزانن بە تایبەتی ئەو میکاپانەی کە میکاپێکی ترسناک دەرەکەون شوێنی برینە، بڕینە یاخود شوێنی فیشەکە بە جێگەی دەستی ئەکتەرێکەوانە ئەبێت لەلای خۆیان پرسیارەکەین ئەڵێن ئاخۆ ئەوە بە چ شکڵێک دروست کراوە. بێگومان تەوەری بەرنامەکەمان سەبارەت بەوە دەبێت کە شێوازی کارکردن یاخود هوەری گریمکردن چۆن نەبێت و دەبینین کە کەسێکی پسپۆریش سەبارەت بۆ بابەتە میوانمان دەبێت و ئێوەش لەگەڵمان دەبن تا کۆتایی بەرنامە. جگە لەوانش ئێمە کۆمەڵی بەرگەوابەتی دیکەمان بۆتان ئامادە کردووە و لەسەروی هەمووشیانەوە ئێمە بە کورتێک لە حاڵە سیاسیەکان سەرەتا دەست پێ ئەەکەین بۆی بزانین چ گۆڕانکاریەک ئەنجام درراوە، چ گۆڕانکاریەک بە تەمایە بکرێت و ئاگاداری هەموو ڕەوشێک بین لە کوردستان و چواردەور و بەرمان. بۆیە ئێستاش بەیەکەوە بینەری کورسێک لە هەواڵەکان دەبین پێکەوە بۆتان دەخوێنەوە دواتر دەچینەوە ناو بەڕگەکانی دیکەی پرۆگرامی ڕۆژ باش. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکی تەلەفۆنی لە وەزیری دەرەوەی ئەمریکا پێگەیشت. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندیەکی تەلەفۆنی لە مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا پێگەیشت. لە پەیوەندیەکەدا هەردوولا گفتوگویان لەبارەی کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی بە تایبەت پرسی بودجە کرد. سەرۆکی حکوومەت پێشنیازی کرد کە ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان بە شێوەیەکی کارا و لەسەر ئاستێکی باڵا بەشدار بن لە چارەسەرکردنی کێشەکان و گەیشتن بە ڕێکەوتن لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدراڵی لەسەر بنەمای دەستور. سەرۆکی حکوومەت سوپاسی هەڵوێستی وەزیری دەرەوەی ئەمریکای کرد کە خوازیارە هەرێمی کوردستان بە شێوەیەکی دادپەروەرانە بەشی خۆی لە بودجەی فدراڵی بەرکەوێت. ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. بە پێی زانیاریەکانی کوردستان 24 ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بە سەرپەرشتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە و پرسی دانوستاندەکان لەگەڵ بەغدا و ڕەوشی دارایی تاوتێ دەکات. هەروەها ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەبارەی دابینکردنی ڤاکسینی دژە کۆرۆنا بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکات. قوبات تاڵەبانی ڕایدەگەێنێت لەگەڵ حکوومەتی عێراق لەبارەی پرسی بودجەی 2021 ڕێکەوتن. قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانی لە بەغدا ڕایگەان زانیاری وردەکاری تەواومان لەبارەی داهاتی هەرێمی کوردستان بە حکوومەتی عێراق داوە. ڕاشی گەیاند لەگەڵ حکوومەتی فدراڵ لەبارەی بودجەی گشتی 2021 ڕێکەوتن و هیواشی خواستە ساڵی داهاتوو کار بکەن بۆ ئەوەی هەولێر و بەغدا بگەنە ڕێکەوتنێکی یەکجارێکی. و ئەنجومەنی وەزیرانی عێراق بۆ بەرگاربوونەوەی ڤایرۆسە نوێەکە ژمارەیەک بڕیار دەدەکات و گەشتیش لەگەڵ چەند وڵاتێک قەدەغە دەکات. ئەنجومەنی وەزیرانی عێراق بە سەرۆکایەتی مستەفا کازمی کۆبوونەوە و چەند بڕیار و ڕێکاری نوێی دەرکرد سەبارەت بە بڵاوبوونەوەی جۆرێکی دیکەی ڤایرۆس کە لە چەند وڵاتێکدا بە تایبەت لە بریتانیا تەشەنەی کردووە. هەروەها ئەنجومەنی وەزیرانی عێراق گەیشتە گەشتکردنی هاوڵاتیانی بۆ 7 وڵات قەدەغە کرد و دەواازە سنوورەکانی داخست. هاوکات چێشتخانە و مۆڵەکان و چەند شوێنێکی دیکەش بۆ 2 هەفتە دادەخرێن. و ئەمریکا سزای بەسەر چەند کەسایەتیەک و بانکی ناوەندی سووریادا سەپاند. وەزارەتی گەنجینەی ئەمریکا بڕیاری سەپاندنی سزای بەسەر ژمارەیە کەسایەتی و بانکی ناوەندی سووریادا سەپاند کە لە ناویاندا چەند کەسێک لە ئەندامانی خێزانەکەی ئەسما ئەسەد هاوسەری بەشار ئەسەدی سەرۆکی سووریا هەن. وەزارەتی گەنجینەی ئەمریکا ئاماژەی بۆش کردووە ئامانج لە سەپاندنی سزاکان بۆ گەیشتنە بە چارەسەرێکی سیاسی بۆ ململانیەکانی ئەو وڵاتە. جەختیشی کردەوە سەپاندنی سزا بەسەر بانکی ناوەندی سووریا بۆ بلۆکردنی سامانیە و کەسانەیە کە سزا دراون.
کۆتاییمان بە کورتێک لە هاوڵەکان هێنا و دەچینە ناو ناوەڕۆکی پرۆگرامەوە. بەڵێ سەرەتا بە یەکێک لە بابەتە زۆر جوانەکان دەست پێ دەکەین کە هەر یەکێک لە ئێمە خوازیاری ئەوەین کە بچینە شار و شارچکەکان و ئەو شوێنانەی کە لە شار و شارچکەکان هەیە بزانین شوێنە شاراوەکانی بەتایبەت ئەگەر شاخی هەیە یاخود ئەگەر ڕووبارێک هەیە کە زۆر کەم خەڵک بۆی چۆ یاخود ئەگەر ئەشکەوتمان هەیە. جا لە کوردستان ئەشکەوتێکی زۆرمان هەیە بۆ ئەم مەبەستەش و ناساندنی دیوی شاراوەکانی ئەشکەوتەکانی باشووری کوردستان ژمارەیە گەشتیار و وەرزشەوان لە شارەکانی هەولێر، سلێمانی، چەمچەماڵ کۆمەڵێک لەم شارانە سەردانی ئەشکەوتی کونەکەمتیاریان لە سنووری سەنگاو کردووە و ئەشکەوتی کونەکەمتیار ئەگەر شوێنەکەی وەسفکەین کە لەکوێیە دەکەوێتە بناری چیای دووگردان لە ناحیەی سەنگاو بەشی ناوەوەی ئەشکەوتەکە زۆر تاریک و قوڵە و چەندین ڕێگە و لقی لێ دەبێتەوە. ئەوەش وا دەکات کە ئەگەر کەسێک شارەزان نەبێت بە ئەستەم بتوانێت بڕواتە ناوی بگەڕێت و وەک دەزانین پاریش کۆمەڵێک شاخەوان و منداڵ سەردانی یەکێک لە ئەشکەوتەکانیان کردبوو گیریان خواردبوو بۆیە نابێت بەبێ ڕێبەری گەشتیاری بچینە سەردانی ئەو شوێنانە بکەین. هەروەها ژمارەیەکی زۆریش شەمشەمەکوێرە لە ئەشکەوتەکان هەن بە تایبەتی لەم ئەشکەوتەوە بۆنێکی ناخۆشیشی هەیە و درێژی ئەشکەوتەکەش کە ئەشکەوتی کونەکەمتیارە 5600 مترە 6 مترە کە لە ناو ئەشکەوتەکەشدا چەندین شوێنەواری مێژوویی هەن پێکەوە بینەری ئەشکەوتەکە دەبین کە بە چ شێوەیەکە. ئەنفالەکەی پێڵێن ئەمە کاتی خۆی بڵین پێش پرۆسی ئەنفال خەڵکێک هاتووە چۆن ێسەوە ناوتان و سیویادگاریتان تۆمار کرد پێش ئەنفال خەڵکی ئەم دێ بە تایبەت و ئەوانی دەوروبەریشی هاتوون لێرە ناویان نووسیوە ئەو کات بە شێوەی کاغەزیان کڕانوویانە بەڵام بەداخۆ دوای ئەنفال بەشێک لەمانە ئێرە نەمابوون ئەنفال کرابوون جا هەر لەوە خەڵکی دیەکە وەک بە فایەک ناوی نابوو بەردا ئەنفالە. ئەمڕۆ لەگەڵ گروپێکی گەشتیاریە گەشتێکی ناوازۆ تایبەتمان کرد بۆ یەک دوو ئەشکەوت هاتین لەگەڵم گروپانە کە ئێمەم گەشتانەکەی کۆمەڵی هاوڕێی تازە کۆمەڵێ بزانم ڕووداوی تازە و جوانە بینی یەکێک لەوانە ئەمڕۆ سپرایزێکی زۆر جوانیان بۆ من کرد. کۆمەڵێک گەشتیار و شاخەوان هاتوین سەردانی ئەشکەوتی کونەکەمتیارمان کردووە. ئەم ئەشکەوتە قوڵی و گەورەی ئەم ئەشکەوتە بەپێی ئەو دراسانی کە کراوە بە گەورەترین و قوڵترین ئەشکەوت دانرێت لە کوردستان و لە عێراقدا. ئێرە شوێنێکی زۆر سەرنجڕاکێشە بە تایبەتی کۆمەڵێک هاوڕێ کە پێشتر نابینیوە شوێنیوە شوێنێکی سەرنجڕاکێشە و بڕوان ناکەم لە زۆر شوێنی تر ئەم شتانە دووبارە بێتەوە هەبێت. بەڵێ گەڕاینەوەلاتان بۆەوەی کە بچینە ناو بڕگە و بابەتەکان و جگەلەوەی کە بینیتان پێمان باسکردن یاخود بۆمان باسکردن کە ئێمە تەوەری بەرنامەکەمان ئەمڕۆ سەبارەت بە مێکابێک دەبێت کە مێکابێکی شێوازێکی ترسناکە و هەرچەندیش ئێستا پێش ئەوەی کە بینە ناو تەوەرەکەمانەوە ئەو راپۆرتەی کە بینیمان باسمان لە
ئەشکەوت کرد کە شوێنێکی تاریکە و بە تایبەتیش ئەو شوێنانی کە ئەم جۆرە مێکابانەی لێ ئەەکەن ئاوا ژووری تاریکی لێیەوە دەتوانرێت وەکو مۆزەخانێکی بچووک ئەو شوێنانە بەکار بهێنرێت بۆ دروستکردنی ئەو جۆرە مێکابانە و خەڵک سەردانی بکات و وێنەی لێ بگرێت. ئەمە و بە هەمان شێوە دەمانەوەیە کە ئەمڕۆ میوانداری محەممەد جەلیل بکەین کە ئەو مێکاپارتیسێکە کە لەگەڵمانایە یاخود گریمۆرێکە کە لەگەڵمانایە و دەزانین کە کاری گریمکردن و یاخود کاری ئەم جۆرە مێکاپکردنە بە شێوەیەکە کە هەندێک جار کۆمەڵشت دەشارێتەوە هەندێک جار کۆمەڵشت زەقەکاتەوە جار پێش هەموو شتێک بەخێر هاتی سەر و سەرچاوان دێنە ناو بابەتەکە لەگەڵ تا بۆ قوڵایی بابەتەکە کە بابەتێکی سەرنجڕاکێشە چونکە ئێمە بە چاو هەندێ برین و شت دەبینین و دەبینین ناو فیلمەکانە کە دەرئەکەوێت شێوازێکەیە کرنج بۆمان دروستە بێ ئەوی ئەوە چییە؟ بەڵام حەزەکەین لە خۆتەوە ببیستین کە بە شێوەیەکە بە تایبەتی لە هەرێمی کوردستانیش ماوەیەکی زۆرە ئەم هونەرە هاتۆتە ناو سینەما و خەڵک بەکاری دەهێنێت جا زیاتر بۆمان باس بکەیت کە مێکابی ترسناک ئەو گریمە کە ئەکرێت بە شێوەیەکە و یاخود چۆن شارەزاییت لەم کارە پەیدا کرد. زۆر سپاس زۆر سپاس بۆ کەناڵەکەتان زۆر سپاس بۆ بینەرەکەت. ئیدی من زیاتر بە هەوڵدانی خۆم ماوەیەکە لە گژە و کارەی نوێمە ئێستا من بەخۆم سەرتاشم لە بواری یعنی سەرتاشی ئیشم دەکرد یەکەم جار بەس هەوڵمدا ئیشەکانی خۆم بگۆڕم ماوەی 10 ساڵە و ئیشە دەکەم کە ئێستا لۆ نمونە گوتم بە ئیشەکانم سەبارەت بە کارەی نوێ بینمە ناو ئیشەکەی خۆم ینی هەر ئیشەکە نەبیتن هەموو ڕۆژێ دووبارە بیتن بۆیە هەوڵمدا هەستام دەستم پێ کرد سەرەتا بە دوکان نوێکردنەوەم شوێنەکەم گۆڕی ئیدی دوایە سەفەرەکەم کرد بۆ دەرەوەی وڵات ئەوی شاری ئێران بوو شاری تاران وڵاتی ئێران شاری تاران بوو لەوێن دەورەیەکم بینی سەبارەت بۆ ئیشانە مێک ئەپ و سب و ڕنگ و ئیدی ستایلی نوێی قژ و یعنی دوو شەهادەی دوو زۆری شەهادەی نێودەوڵەتیم بەدەستێنا لەوێندەر کاتە بە شێوەیەکی ئەکادمیکی ناو کارەکەەوە. کاک محەممەد با من لە ناوەکەی و دەست پێ بکەم ئێمە بە هەموو یارەڵین مێکاپارتیست خۆی وایە یاخود گریم ماسکە چونکە ئەمە فەرقەکات لەگەڵ شێوازێکی تری مێکاپ یا هەمان شتە بەخۆی هەمووی دەگەڕێتەوە سە مێکاپ ئارتیستی یعنی دەگەڕێتەوە سە شێوازی مێکاپ ئارتیستی چونکە هەموو شتەکە بە مێکاپی دەکرێت تەواو خینی عملی هەیە لۆ نمونە ئەوانە دادنەی بەس لێرە ناویان هەیە لۆ نمونە ئێستا مێکاپ سینەمایی هەیە مێکاپ ئارتیست وەچی خۆمان پێ دەڵێن مێکاپ پێشاشە و مێکاپی زاوایان مێک ئەپ زۆمبی ینی ئێستا بۆ نمونە ئەمەیکە لەسەر شاشەکە دەرئەکەوێت کامەیانە ئەوە مێک ئەپ سوستانی پێ دەڵێن مێک ئەپ لۆ نمونە لۆ زۆمبی بەکاردێ باس بە هەمووان شێوە نایانی زیاتر لۆ فلیمی ئیشی فلیماتی تێدا دەکرێتن ینی ئەگەر لۆ نمونە کابرا لە شوێنێک ئاگرێک بگرێت دەتوانین ئەوەی بەکاربینین هەم بە جوانی بە دقت ینی شتەکە بە ڕاستی دەرچیتە. زۆر باشە ئێمە بەدەم قسەکردنەوە هەم پرسیارێک لێ ئەەکەم و هەمیش حەزەکەم کە بە شێوەیەکی پراکتیکی بچینە ناو بابەتەکەەوە ئێستا بینەرانمان بێگومان چاوەڕێ ئەوەن کارێکی تۆ ببینن جگەلەوەی کە لەسەر شاشە بۆ بینەران پیشاندرا هاوکارێکت لەگەڵایە کە ئێستا دەچە ناو ئستۆدیۆ لەگەڵمان پێمان بڵێکە چ کارێک بۆ ئەو ئەنجامەدەی و لە کوێی جەستەی کارەکەکەی بەخێر هاتی بەخێر بێ سەرچا چ کارێک بۆ ئەو ئەنجامەدەیت لەسەر دەستێتی شێوەی برینەکە بە چ شێوەگەکەی شێوەی فیشەکە بڕینە چییە؟ ئەوەی ئەیکەین لەسەر دەموچاوی دەیکەم فیشە ئەوە شێوازی بڕین دەیکەین جوانترە بەڵک ئەوانەشی شێواندرا بێتن ینی وەلو کاتەکە زۆر کەمە من بە شێوە کاتت ئەدەمێت تاوەکو چۆن ئەڵێ ئەنجامەکە ببینی ئیدی ئەو ئیشە بەدەم گفتوگۆکردن چەند لە دوی بێ جوانتر دەبیتن بەس هەروە دەکەن شتەچی دروستکەین زۆر باشە تۆ دەست پێ بکە و ما منیش پرسیارەکانە لێ بکەم ئەو شتەی کە تۆ دەستی پێ ئەەکەیت هەندێک جار بە کلێنس و یان مەوادی خواردنیشی تیا بەکارێنی بۆ نمونە لە ئەو شتانی کە ڕەنگیان هەیە وەکو کەچەبوو ئەو شەربەتی گێلاس بە خەستی و وایە زیاتر نە ئەوانە زیاتر ئێستا ماوادەکانم هەموو هەیە لێرکوانە ماوادی خاصی خۆیتی بەس زیاتر لۆ خینەکە لێرە نیە خینی ئەوە سنایەکە ئەو شەربەتە گێلاسەکە باش نییە ئەوە زیاتر ئەوەی کێچی کە ئەوەی کێچی پێ دروست دەکەی لە شیرنەمانیەکان بەدەست دەکەیت ئێستاەوە پێمە ئێستا ئەمە ئەم خینە بەس بۆ ئەوەیدا
ئەها ئەم خینە زیاتر لۆ ئیشی ئەوەیە ئەو چی بڵێ یعنی سێبەرێک بۆ دروست سێبەرت بۆ دروست خینەکەی دی ئەوی دەیکیە سووتانیان ئەوی دەیکێ ناو برینەکەی دەبی تۆختر بیت تۆختر بێتەوە. دەبی هیچک بیتن لە سەخینەکەی هەتا بە جوانی برینەکە زەغ دیاربیانی تاریک بیناوی زۆر چاکە سەرەتا کە دەستت پێ کرد ئەم با بڵین ئەم کەرەستانت نەبوو بێگومان بە شتە سادەکان دەستت پێ کردووە جۆرێکم بینیوە کە هەویرەکەی کە دروستەکەن بە ئارد و کەمێک ڕەنگی تێئەکەن و هەروها ڤازەلینیشی تێئەکەن بۆی کە لەگەڵ پێستەکە یەک بگرێتەوە هەر ئەو شتانش ئێستا پێویست نییە بێگومان لەبری ئەوە باست کرد کەرەستەی تر هەیە بەخۆی ڤازەلین لۆ کاتەچی بەکاردێک کە ئەوەمان نەبی ئەها ئەو ڤازەلین دوای لۆ زیاتر لۆ ئیشی بڕینی نەک لۆ ئیشی سوستانی ئێستا ئێمە ئیشی سوستان دەکەن یان لۆ نمونە ئیشی برینی شێواندنی دەموچاوی بەو واکسەی بەکار بەو کاک محەممەد دەزانی چی با میوانەکەت بینینە ئێرە هەم بەرامبەر بە کامێرەکە بێت ئەگەر ئەزیێت نییە فەرمی بۆ ئێرە جا کاک محەممەد تۆ کارەکەت بکەیت و ئێمەش ببینی زۆر باشە ڤازەلین شتێکە بەخۆی لەگەڵ ئارت تێکەری دەکەی بەس زیاتر چەور دەبی مادەی مکیاجەکەی جوان ناگری ئەشی توێنێتەوە احتیمالە بچوێتەوە لەگەڵ گەرمە مادەی مکیاجەکەی جوان دەرناچیتن لەسەر ئەوەی بەس ئەمەیان یەکسەر هیچک دەبیتن ئاواشی لێکات کە چرچولۆچی پێوە دەربکەوێت زۆر باشە هەندێک جاریش کلێنس ئەخەنا ئەو ئێستا کلێنس بەکارەهێنی هەتا بشێوێ ئەوانەی لەگەڵ برینەکەی کاک محەممەد تۆزە لە فەنەکەت سەر دەرەکەمەوە نییە زۆر باشی دەڵێ بینیتە دەرە نائیدی ئیشی لەوانێ ئیشەکە دوای بێتن دۆشتی هەر خۆی جا ئاسانە ئەو دەموچوانی کە کاری لەسەر ئەەکەی بووە باشترێکە دەموچایەکی ئێستا ماشەڵا کاکە پێستێکی زۆر ساف و باشی وا باشترە پێستەکە ساف و ئەوە بێت کاتێ برینوشیان پێستە بێت کەسێک بەعادیا چکە لۆ نمونە ئێستا ئەو پێستە ئەمە ئیشمان بێرە نییە ئەمە ئیشمان بێرە ئەمە ئیشی لۆ نمونە کلێکسی لەسەدادنێم ئیشمان بۆ پیستەی نامینێتن بەس ئەو پیستێ هەر ئەو پیستێ ینی ئیشم بەوەی نامینێتن بڵێم لۆ نمونە ئێرکوانە جوان بیتن هەتا ئیشی لەسەر بکەم ئەوە لۆ حاڵەتە چی دەبی لۆ ئیشی زۆمبی یعنی ئەگەر بتەوێت دەموچاوەچی زۆمبی دەربینی لۆ نمونە ئەو سبوغ و ئەوانە بکەیت ئەوە پێستەکە ساڵبیتن جوانترە هەم ڕێنیشی نەبیان دروستبی زۆر جوانتر دەبێت زۆر زیاتر بۆ کوڕان ئەنجامت داوە ئەم جۆرە مێکاپکردن یاخ بۆ کچانیش بەخوای تازە من سەرەتای دەستپێکی ئیشەکەمە سەرەتایە تازە نوێ لەناو ئیشە نوێ نیە یعنی ئەمە ساڵانێکە و ئیشە بەردەوام بینەریمەوە بەردەوام حەزم خولیام هەبوو بۆی بەس کە دەورەکەم بینیوە تقریبان هەر مانگەک و 2 مانگ دەبیتن لە وڵاتی ئێران گەڕاومەتەوە بەڵام بە شێوازێکی ئەکادیمی زۆر باش بە شێوازێکی ئەکادیمی نەک بە شێوازێکی هەڕەمەچی درێسەکە دانی و جارێکی تر لێ ئەدەیتەوە بیگرێت وەک ئێستا باسمان کرد وتمان کاری گریمکردن یان مێکاپ ئارتیسی هەندێک جار بۆ شاردنەوەی برین و ئەوانەیە هەندێک جاریش بۆ دەرخستنی برینێکە قۆڵی کەیتەوە یان دروستی بکەیت شاردنەوەکە قورسترە یاخود دروستکردنی برین شاردنەوەکە قورسترە شاردنەوە دروستکردنی برین ئاسانەوە شارکردنەوەکە قورستە ئەنجا هەر ناشاردێتەوە چکە زەغ دەبیتن ینی دەبی شتی بۆ بەکاربیینی بۆ نمونە ئێستا لۆتی دەموچاو ئەگە بتێ لۆتی دروستکەی ئاسانتر لەوەی لۆتی لۆچ لابێت وتم ئەگەر زۆر ئاسان بێ بەلاتەوەی تر لە مودەخ بۆ تۆکسوشت نەکەین هەربین بۆمانی بشاریتەوە دڵخانمان بۆ تۆکس نەکەن فێری ئەو گریمکردنەوە ئەو مێکاپارتە زۆر کەس دەبینی کە ئیشەکەی پێپشان دەدەم بۆ نمونە لە شوێنەکەمیان لە دەرەوە دەڵێن من ئیشە دەکەم کابرا بەترسەوە تەماشا ئیشەکەی دەکەێت ماشەڵڵا دەبێت ینی ئیشەکان بڕک کاک محەممەد بۆ هاڵوین هەرچەندە ئێمە زۆر هاڵوین لە لامان باو نییە بەڵام هەندێ مناڵ و شت هەیە کە دایکان و باوکان لە شەوی هاڵۆینە هەندێک مێکاپیان بۆکەنیان هەندێکیش مێکاپ ناکرێت مناڵانە چنە دەرەوە هەت بووە لە هاڵوین تۆ بتەوێت چالاکیە بکەیت و ئاواکاری گریم یاخود مێکاپ ئارتیسی بۆ شێواندنی شێوە بکەیت
بەخۆی وچی وەم گوت ئەمە نوێمە ئیشەکەی بە شێواز بەتەمانیت ئەو شتێکی با ئەو کاتی کە لە ئێرە بووم هەڵویم بوو ئەو ڕۆژی لەوێ بووم یعنی پەرانە گەیشتم بێم و ئێرکانە شتە چۆکەم ئەگەنا حەزم لێ یعنی دایم شتا یعنی ئەتو ئیش ئەزمونت هەیە لەو کارە کە ئەزمونیشت هەیە خۆشە هەموو شتێک تاقی کێوە زۆر باش یعنی ئێستا من ئەو ئیشەی خۆم پێ ئیشە چی نوێ لەو کوردستان چکە یعنی کەم کە ئێستا موادانی کە دەتەوێت ئەلێرە نییە یعنی زۆر بەدەگمان هەیە چکە کەس ئیشی لەسەر ناکاتن کە کەسیش ئیشی لەسەر ناکاتن بڕێک ئیسحاز دەبیتن لۆ ینی ئەمە ئێستا لۆ نمونە کابرا فلیمەکی دەردەینێتن دەچی مێکئاپی ئێرانی دێنی لە وڵاتی ئێران مێکئاپەکە دێنێتن چکە زۆر کەممە یعنی بزانانی ئەوها لەگەر لەوانە شەهابیتم بەس دەرنەکەوتی بێ یان شتێکە بەس ئەمن ئەو دەیبینی بم نەمبینی و ینی ئیشی سوستان زیاتر بکەن زیاتر هەر بە فێک برینێک دروست کراوە دیارە ئیشەکە جاکە من پرسیار لەکەم تۆ دەسە بجوڵە زۆر باشە لەبەرەوەی کە زووترین کات بتوانین شوێنەکە شوێنی برینەکە ببینین فریای کاتەکە بکەین منش بتوان پرسیار لەکەم هەستەکەم پرسیارە لەکەم ئەوەستی مەجبورم پرسیار لەگەم هەر سەیرەکەم ئەو دەم زۆر باش. تاسە هیچ تووشی مۆقفێک بوویت کە لە کاتی دروستکردنی شوێنی برینێک بۆ کەسێک تووشی مۆقفێک ببیت ناخۆش بێت چونکە بە حکمی و کارەکە شتێکی چەنەڵێ ڕۆژە بۆ هاوڕێکم دروست کرد لە دوکان قسمێکی خۆی دانا لە سۆشیال میدیا دی کە داینا زۆر یانی من کە چوومە شوێنێک لە کافێک بوو لەوێندە پێیان گوتم وتیانەوە چی لە بەس یەکە چند زانی گوتیەوە لەکنە تو نەبایە وما دەزانی سوستانە بەڕاستی سوستاوی تازە بینێت بوو لەسەر شاشە فشاریدا یعنی زۆر بەوردی بەیانەکەی بۆ جێرامەوە گوتی زۆر خەری دەی چەم هاورم هاتە پێش دەرگە بۆ ئەو ئیشە یعنی کە بینییانە پرساوە زۆر باشە کاتە خەڵک حەزەکات کار لەسەر دەم و چای بکەیت لە دوایکەوە ئابینن شتێکی جیاوازە ینی بۆ نمونە هەموو کارێک خەڵکی ژەوڕۆ حەز بە شتی جیاواز دەکات ئەس بە شتی دووبارە ناکات بێگومان جیاوازە لەگەڵەوەشە ڕەگ و ڕیشەیەکی هەیە ئەم کارە پێشتر مسریە کۆنەکان زۆر ئەنجامیان داوە ئەوان بە ئەنجامدانی یاخود گرتنەوەی گیراوە بە گیا و بە گەڵا زۆر جار نەخشی ترسناکیان لەسەر دەم و چای خۆیان کردیان کارەکە ئەتوانی بڵێن مێژوویەکی کۆنی هەیە تەنانەت لە هەندێک وڵاتی شۆک و جوانکاریەک هەندێک هۆز هەن کە بە شێوازێکی ترسناک خوان ئەڕازێننەوە لە ئاهەنگە ئاینیەکانیان بە تایبەتی باڵێ بەڵێ بەڵێ لە دوایەوەی کە هاتووی ئەمە خوێنی نیشکە زیاتر بۆ ناوبرینەکە باسە کرد لەوە تیاتر بەژاری هیچ کارێکی سینەمایی شتێکرد ناکرد ئێستانە بە خۆت دەزانی وەزعەکەمان چۆنە ئێستا ئەتا ئێستا بزانام هیچ ئیشێکیش نەکراوە ئەم خوێنەوشکە هەر زۆر لە خوێنە چێ ئەوە نییە بڵێ کەمێک لێتێ هەر زۆر لەو خوێنە چێت کە مەییوە لەسەر برینێکە جا من ئێستا لە نزیکەوە ئەیبینم زۆر زۆر شێوازەکەی بالفعل لەوا چێت کە بەڕاستی برین بێت لەگەڵ وشک بوونەوە زیاتر شێوازی خۆی هەر لەسەر ئەو هاشی لێکە هەر وەچی برینە خۆی برینی هیچ خۆی پیشان دەداتە بێگومان ئەو وڵاتانەی کە زۆر گرنگی دەدەن بە کاری گریمی
یاخود میکاپ ئارتیستی بە شێوەیەکی ترسناک ئێران زۆر ئێرانیەکەمە لەسەر ئاستی دەتوانم بڵێم لەسەر ئاستی جیهان بۆ نمونە چکە ئەوان بۆیە ڕۆشتیشی بۆ ئەوێ بەڵێ بۆ من لە وڵاتی ئێران بووم بەس ئەکادیمیایەکەم بەریتانی بوو. ئەکادیمیایەکەم بەریتانی بوو ئیدی شەهادەکانیشم هەر بە عنوانی بەریتانیە بە شەهادەی نێودەوڵەتی. تەنانەت لە وڵاتی ئێران لە زانکۆکانیش بەشێکیان هەیە بەشی ئارتیست و میکاپ ئارتیست بۆ ئەم جۆرە میکاپکردنانە بە شێوەیەکی ئەکادمی. ئەمانە زیاتر لە ئۆکسفۆرد ئەکادمیەکی نێودەوڵەتیە بەخۆی لەسەر ئاستی جیهان زیاتر ئەمانە ئێستا من کە مدەڕیبەکانم نمونەیە مامۆستایەکانم ئەم شەهادەیان لەوێن دەربەدەستی ناویان زیاتر بە هیوایت کە شوێنێک بکەیتەوە بۆ خولوتنەوە فێرکردنی کەسانێک کە ئارەزووی ئەوەیان هەیە. بەخوای حەز دەکەم ئیشەکەم دایم بەرەو پێشەوە بڕواتن ینی زیاتر سەرکەوتو بووم. ئیدی ئیشاڵە بەپێی کات بەپێی دەرفەت بۆ ئەوەی کە بتوانین ئیشەکەی خۆمان بە پێشەوە بین ئێستا ئەمە برینەکەیە لە ناوێتی ئەمە دەتوانین بڵێن برینەکەیەوە هەر شتێکی بە سەریعی بوو یان دەستخۆش ئەوانەش خینی و شتەکەیە مێک ئاپێکمان بەکارهێنا بۆ ئەوەندەی زیاتر هەتا ڕەنگەکەی تۆختر ببێتەوە زیاتر کەوە دمچاوەکە شێواندراوە بۆ لوت زۆر تەواوە. زۆرتەوە دەستەکانت خۆش بێ کاتێکی کەمیشی ویست زۆری نەویست هەرچەند لەگەڵەوەشە قسەمانە کرد پێکەوە بۆ هەستەکەم ئیزعاجی پێی بۆنی دێ بۆنی نییە ئەو دەربانشتانەوە نیە یەکەم جارە بەسەردەم چاوت تاقیکرێ لەسەر ئەم تاقیەکاتەوە بەخۆی لەگەڵما زۆر باشە چونکە ئەو هەندێک جارێک خانێ خەڵک بێزارە بێ بۆی کە ئەو شتێکە لەسەر دەموچاتی بۆنێکی ناخۆشە هەڵ بە شتێک هەڵ بژێری بۆنی شلک و ئەو شتانەی لێبێت ئەوەیان بۆنی زۆر ناخۆشە ئەمەیان خەڵک زۆری سعاز دەکەن یان چەندجار بۆنەکەی زۆر تیژە بۆ کەپ و ئەوانە بەس ئیدی هەر ئەو دەمیشە ینی یەکسەر نامێنێتن. باشە زۆر چاکە من وەکو کۆتا پرسیار یاخود باشە کۆتایی پێناهێنم کاتی ترت ئەدەمێ تەسەوەری ئەوەم کرد کە بەرەو کۆتایی بڕۆنچکە هەر پەلەم بوو کارەکە تەواو بکەیت با بزانم کە کاری میکاپ ئارتیستی لێرە چۆن ئەبینیت جگە لە خۆت کە خولیات ئەوە بۆ چوویتەتە دەرەوە کەسی تر هەیە ئاوەکو تۆ خولیای ئەم کارە بێت و لەگەڵ تا هاوکار بێ تاکو ئێستانە کەس نەبووە بەس بەخۆم خولیای کە مێک ئاپ ئارتیستی بە باشی دەبینم لێرکوانە لە کوردستان سەبارەت بۆ ئیشە نوێیانە کە ئێستا هەیە لۆ نمونە ئیشی سوستان و ئەوە ئێستا ئیشێکە هەر بە سەریعی کردمان لۆ نمونە دەتوانین یعنی چەند سەبرتربی ئیشەکە بەورتر یعنی دەستە دوێ ینی باز ئەمە ئیشەکەم کرد هەرگوتم بۆ پێش کامیرەی بڕک دانا دەستت خۆش بێ زۆر من تەسەورم ناکردەوە بە ئیشی مێک ئاپ ئارتیست لێرکوانە ئیشەکی باشە بەس لە کاتی ئێستادا نا ینی چکە هەموو فیلم و بەرنامێک ڕاوەستاوە ئەگەر دەست پێ بکاتەوە لەوانەیە زۆر ئیسیفادە لەو ئیشەی من بکەن لە کاتی بینینی فیلمێک یان شتێک چکە بینینی فیلم پێویستی بەونەوە ئەجۆرە بۆی کە تۆ حادیسەی تێدا سوستانی تێدا ئیدی ئەگە بتەوێ شتەکی بە واقعی دەرچیتن یان بە ڕێکی دەرچیتن دەبی میک ئاپەکی جوان بکەیت بۆیە ئێستا پێویستمان ئەگەر بۆ منیش کە چوومە وڵاتی ئێران با یەکەی شەوی لەو کوردستانی وەچی ئەو ئیشانە بکاتن هەر خەڵکی دەرۆنێت ئێرکوانە ئیشکاتن ئەزمونونەکەی خۆمان بیت بێگومان چونکە لە کاتی ئەنجامدانی ئەو فیلم و یاخود ئەو دێرە ئەمانەکە ئەنجام ئەدرێت دەبینی هەر خەڵکانێکن لە ئێرانەوە دێن بەتاکید من ئەو ڕۆژە 2005 برادێکم 2005 بوو برادێکم فیلمە گوتی میک ئاپەکەم ئێرانی بوو عینەن ئەو شتێ پێشاندەم ئەزەم کە بینێ ماگوتمەوە ئەو هایە و ئیدی تەسەوڕ شتەکەم لۆ کرد گوتی ئابەز زۆر بە سادەی لێ کردم بەس قەزدم یعنی ئەمن لەسە چ دێتن لەسە بابەتێک کە ئێستا ئیشمان بە ئی خۆمان بیتن لەوەی ئیشمان بە دەرەوە بی یعنی ئێستا من دەرلاکەم بۆ بچم
کەسێکی بێگانە بین مەناو دوکانەکەی بۆ یەکەکی خۆمان نینە. زۆر باشە زۆر لە پرسیارەکان کە پرسام لێکردی ئەدوو سەرەتایە چونکە سەرەتایە ئێستا هاتوو هەر لێرەکە لە بەرنامەی ئێمە چوویتە دەرێ پەیوەندیان پێوە کردی بۆ فیلمێکی سینەمایی ئامادەی ئەوە تیا هەیە بەتاکید زۆر باشە بەتاکید ئامادەیوەم تیا هەیە چکە من بە شێوازە چوا فێرکراوم کە هیچ نەترسێم ینی ماتەل نەبووم بۆیە ژێرکوانە ئیشەکەمان بە سەریعی کرد سەبارەت بۆی کە گوتم هەر لە بەدەقە و کاتەکە بۆ ئەگەرنا ئیشەکە چەند ورتر بیتن جوانتر دەبیتن دەتوانم لۆ نمونە بە سەعاتێکی ئیشە چوا بکەم کابرا بەخۆشی ببینی تاوەقع نەکاتەکە نوستە. بەڵێ ئەم کارە بۆ هەموو تەمەن و تەمەنەکان با زیاتر بڵین بۆ هەموو تەمەنەکان گونجاوە لەسەر دەموچای منداڵیش هەم ئەم کارە ئەەکەیت ناترسن قەت تاقی کردووە؟ منداڵەکەی خۆم خاستن زۆر تەمەشا دەکەن زەم زۆر نالم دەستکەنە مۆبایلەکەم بۆ چکە دەترسم بترسێن شەوان بێتەوە خەویان یا شتێکی وە زۆر منداڵێک ئەنجام داوە خزم ناواتە ئێستا بۆ منداڵە ئەنجام نەداوە بەس بۆ گەورە ئەنجام داوە ئابەز نارم منداڵەکانی خۆم هەنجار دەترسێن هەنجار دەێن خۆفەوە ینی بەزدی تێدەگەن. دەستەکانت خۆش بێت هیوای ئەوە ئەخوازین کە ئێمە میکاپ ئارتیستەکانمان لە ناو کوردستان بە شێوەیەک پێشکەوتوو بن کە وەک باست کرد پێویستمان بۆ نەبێت لە هیچ وڵاتێکی دیکە کەسێک بهێنین کە کاری گریم لەسەر دەموچای ئەو کەسانە بکات کە کاری نواندن ئەکەن و دەستەکان خۆش بێ ئەم بەیانیش لەگەڵ ئێمە بوویت. دەستی گۆش خۆش بی دەستی ستافەکەشتان خۆش بی سڵاو لە بینەرەکانتان سڵاو لە ئێوە زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆ تۆش ئەرکت کێشە. ئێستا پێکەوە بینەری ڕەوشی کەش و هەوای کوردستان دەبین و دواتر دەینەوەلات. بەڵێ وەک بەیەکەوە ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستانمان بینی دڵنیاشم کە بەبینینی ئەوەی کە دەبینین لە هەندێک شارەکان باران دەبارێت حەزەری ئەوەکەین کە لە کاتی شۆفێریدا زۆر بە خێرایی ئۆتۆمبیل لێ نەخڕین و چاودێری یاخود ئەو ڕێنمایانەی کە لە ڕێنمایەکانی هاتوچۆدا بۆمان دانراوە بێگومان بە هیوام کە
بەردەوام ئاگاداری ئەوە بن و ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆەوەی کە سەلامەت و تەندروست بن هەروەک دەزانین ئەمڕۆ بارانەوە تا سبەیش بەپێی ئەو زانیاریانەی کە لە ڕووی کەش و هەواوە وەردەگیرێت دەوترێت کە بارانەکە بەردەوام دەبێت هیوای سەلامەتیتان بۆ ئەخوازم و هەرچەندە لە بابەتی کەش و هەوا دوور ئەکەومەوە و دەچمە ناو بابەتێک کە باسی کاتژمێر ئەەکەین هەندێک شت هەن کە لەگەڵ کۆنبوونیان خەڵک بەکاری ناهێنێتەوە بە تایبەتی کاتژمێر ئێستا نرخێکی تا بڵێن هەرزانتری هەیە خەڵک بەردەوام لە گۆڕینی کاتژمێرەکانی دەستێتی سعاتی دەستی یاخود هەندێک کەسە هەر بەکاریشینان هەر لە ڕووی مۆبایلەکەیەوە سەیری کاتەکات کە کات سعات چەنە بەڵام ماوەی سێ دەیە دوکانێکی تایبەت بە کاتژمێر فرۆشتن لە بەغدا کراوەتەوە کە ئەم دوکانە ئەتوانین بڵین 1000 کاتژمێری دەستی کۆنی تێدایە و بە قسەی خاوەنەکەی هەرچەندە بازاڕیان بۆ ڕابردوو نەماوە بەڵام بە ئێستاشەوە کڕیاری خۆیان هەیە کە چون سەردانی ئەو شوێناکەن و کاتژمێر و سعات لەوێ ئەکرن و لەسەر کارەکەشی بەردەوامە هەندێک کەسیشەن کە سعاتەکانیان زۆر کۆن بۆ بەڵام هەردەیهێنن لەلای ئەو یا پاتری تێئەخات بۆیان یاخود چاکیان دەکاتەوە بۆیە بە یەکەوە بینەری ئەم راپۆرتە بین لەبارەی ئەم سعاتچیە کە چۆن کار دەکات و چەندێک خۆشەویستی بۆ کارەکەی هەیە. ئێرە دوکانێکی بچووکی کاتژمێر چاکردنەوەیە لە یەکێک لە کۆنترین شەقامەکانی بەغدا ئەم دوکانە بۆ ماوەی سێ دەیە لەم شەقامەدا و مێژوویەکی دێرینێ هەیە ئەم دوکانە پڕە لە هەزاران کاتژمێری کۆنی دەستی وەستا یوسف ئێستا خاوەنی ئەم دوکانەیە وەکو خۆی باس دەکات ئەم پیشەیە لە باب و باپیرانیەوە بۆی ماوەتەوە من ئەو پیشە و دوکانم لە با و باپیرانەوە بۆ ماوەتەوە باپیرم زۆر بەبیر نییە بەڵام باوکم باش بیردێتەوە کە بە ماوەی 20 ساڵ لەم دوکانە ڕۆژانە کاری دەکرد منیش لە ساڵی 1970 ئەو پیشەیەم دەست پێ کردووە زۆریشم حەز لێیە. وەستا یوسف دەڵێت پیشەکەی زۆر خۆش دەوێت بەڵام ئێستا بەهۆی هاتنی مۆبایلە زیرەک و کاتژمێرە زیرەکەکان خواستی خەڵک لەسەر کڕینی کاتژمێرەکان کەمی کردووە هەر بۆیش زۆربەی هاوپیشەکانی وازیان لە کارەکانیان هێناوە ئەو ئێستا یەکێکە لەو دەگمەن کەسانی لە بەغدا کە لەسەر پیشەکەی بەردەوامە. لە دوای هاتنی مۆبایلە زیرەکەکان بۆ بازاڕەکان خواستی خەڵک لەسەر کڕینی کاتژمێرە دەستیەکان بە شێوەیەکی بەرچاوکەمی کرد ئەمەش بۆ هۆیەوەی زۆربەی هاوپیشەکانی من وازیان لەو کارە هێناوە دوکانەکانیان داخست ئێستا من یەکێکم لەو کەسە دەگمەنانەی کە بەردەوامم لەسەر کارەکەم. هەزاران کاتژمێری کۆن لە دوکانەکەی وەستا یوسف بەدی دەکرێت کە زۆربیان لە ساڵی 1970کان دروست کراون و هاوشێوەیان زۆر بە ئەستەم دەبینرێتەوە. یوسف باس لەوە دەکات کە پیشەکەی زۆر خۆش دەوێت و زانیاری زۆری لەسەر کاتژمێرە دەستیەکان هەیە بە جۆرێکە تەنیا بە یەک سیرکردن دەتوانێت بزانێت چه کێشێکی هەیە و دروستکراوی چه وڵاتێکە. دێنا فەریقی کوردستان 24. بەڕاستی وایە هەر کاتێک هەر شتێک زۆر کۆن دەبێت زۆر زیاتر بە قیمەت و بە ئەرزشتر ئەبێتەوە جانازام ئەگەر تاقیتان کرد بێتەوە شتێک لە کۆنەوە ما بێتەوە زۆر ئەرزشی زیاترە لە شتێکە تازە دەیکڕیت حەزەکەی بیپارێزی با پێکەوە ئێستاش بەهای دراوەبیانیەکان نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین و منیش بۆتان دەخوێنم. نرخەکان و هەروەها بەهاکان بەم شێوەیە کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 141,500 دیناری عراقیە 100 یۆرۆ بەرامبەر 170,000 دیناری عراقیە 100 پاوندی بەریتانی بەرامبەر بە 187,000 دیناری عراقیە 100 لیرەی تورکی بەرامبەر بە 18,250 دیناری عراقیە و 100,000 تمەنی ئێرانیش بەرامبەر بە 5,700 دیناری عراقیە و دێنە سەر نرخی زێر کە مسقالێک زێری عیار 24 بە 420,000 دیناری عراقیە و مسقالێکی زێری عیار 21 بە 370,000 دیناری عراقیە و مسقالێکی زێری عیار 18 بە 315,000 دیناری عراقیە. هەر کاتێک کە کەشوهەوا زۆر سارد دەبێت بێگومان ئەو کەسانی کە بێپەناهن یاخود بێجێگان و بێ حاڵ و ماڵن
خەڵکانێک هەن کە بیریان لێ دەکەنەوە لە زۆربەی شارەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە هاتنی وەرزی زستان و سەرما کۆگایەکی کۆن یا وێزگێکی پاس یان زیندانێکی کۆن بەهۆی و جێگە فراوانەی کە هەیەی دەکرێت ببێتە پەناگەیەک بۆ کەسانی بێ ماڵ و حاڵ بەڵام مەترسیەکانی کۆرۆنا لەم زستانە تەنانەت چانسی ئەوەی لەو کەسانە وەرگرتەوە کە ئەو شوێنانیان ئەکرد بە پەناو دەچوونە ئەوێ ئەحەوانەوە لەبەر کە تێکەڵاو نەبن بەیەکەوە مەبەستی ئەوەش لە پێناو ئەوە کە خەڵکەکە زۆر تێکەڵاو نەبێت بۆ پاراستنی ژیانی و کەسانە لە چەند شارێک کۆمپانیایەکی تایبەتی خزمەتگوزاریەکان شوێنی تایبەت بەو کەسانە ئامادە دەکەن کە لەم راپۆرتە پێکوەدەیت. دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا و کەرنتینەکردنی هاوڵاتیان و داخستنی کتێبخانەکان و کافیەکان ئەو شوێنانەشی کە بۆ چەند کاژمێرێک بێپەناکانی گەرم دەکردەوە داخران. لە پێناو پاراستنیان لە نەخۆشی و لەو کەشە ساردا چەند ڕێکخراوێکی مرۆیی سەر بە کۆمپانیا خزمەتگوزاریەکان بە دروستکردنی ژمارەیە کەرەڤان لەو شارانی کە زۆرترین ڕێژەی بێماڵ و حاڵی تێدایە شوێنی مانەوەیان بۆ دابین دەکەن. ئێمە لێرە لە پۆرتلاند لە ناو سنتەری شار لە تەنیشت ئەم ڕووبارە ئۆردوگایەک بۆ کەسانی بێپەنا دروست دەکەین. لەم کاتە ناهەموارە ئەویش بۆ پاراستنیان لە سەرما بەتایبەتی لە فیدال و لاسکس. دروستکردنی شوێنێک کە ببێتە پەناگەیەک بۆ کەسانی بێماڵ و بێجێگا لەم کاتە باشترین بیرۆکەیە بۆ پاراستنیان لەم ڤایرۆسە مەترسیدارە. زۆر خۆشحاڵم و بڕوا ناکەم ئێستا شوێنێکی تێیدا بخەوم بێ ئەوەی سەرمان بێ من پیاوێکی دیندار نیم بەڵام دڵنیام ئەمە کاری خوددایە خوددا ئاگای لە هەموو کەسە. ئەم کۆمەڵە خەڵکە ماوەی 3 ساڵە لەسەر شەقامەکان دەژین هەرچەندە ژیانیان پڕە لە دژواری و سەختی بەڵام وەک خۆیان دەڵێن هیچ ساڵێک باندازێ ئەم ساڵ سەخت و ناخۆش نەبووە. بەڵێ هەرچەند ئەو وڵاتانە زۆر وڵاتێکی پێشکەوتون بەڵام زۆر خەڵکێک هەن کە لە ناو کارتۆنەکان دەخەون یاخود لەسەر شەقامەکان دەمێنەوە بەڵام سوپاس بۆ خوا لە کوردستانی ئێمە بەهۆی ئەوەی کە خەڵکێکی زۆر بەڕەحم و میهرەبانمان هەیە چەند نمونەیەکمان هەیە کە شوێنیان دابین کردووە بۆی کە ئەو خەڵکانی کە بێپەنان و بێ شوێنن بچنە بۆ نمونە هەر خانەی ئارام کە هەر لە بەرنامەکەی خۆمان سەردانی شوێنەکەیمان کردووە جگە لەوەش میوانداری ئەو بەڕێزەمان کرد کە هاتن بۆرە و نمونەیان زۆر بێت. بابەتێکمان هەیە کە باس لە کاری دادپەروەرانە لە جیهان دەکات مەرج نییە هەر جارێکە دەبیستین دوو هاوسەر هاوسەرگیری دەکەن دەچنە شوێنێکی زۆر بەناوبانگ یاخود دەچن سەفەر دەکەن بۆ شوێنێکە شوێنێکی نوێ بێت بۆ ئەوان لەوە چێت ئەو نوێگەریە لەوە نەبێت کە تەنها پارە سەرفکەیت و بچیتە ئۆتێلێکی 5 ئەستێرە. دوو هاوسەری ئوسترالی بە مەبەستی بەسەربردننی کاتێکی خۆش و مانگی هەیوینی هەروەها ئەزمونکردنی ژیانێکی گوندنشینی یاخود ئەزمونکردنی ژیانێکی تر بە شێوەیەکی دیکە لەناو کۆچەریەکان و ئاژەڵداران مانگی هەنوینیەکان دەکەن ئەویش ڕۆژانە ئاژەڵەکان دەبن بۆ لەوەڕاندن جگە لە پشودانێک بۆ جوتیاران هاوکات وەک گەشتکردن و چێژوەرگرتن لە کاتی پشۆکاریان سەردانی ئەو شوێنیان کردەوە و مانگی هەنوینیش وەک باسم کرد ڕۆشنەتەوێت ئەم دوو هاوسەرە لە ڕێگەی ئەو کارانەوە پەیامی هاوکاری و پێکەوە کارکردنی دادپەروەرانە بە جیهان دەگەێنن. کات بەرەبەیانە و ئاژەڵەکان دەبرێن بۆ لەوەڕاندن لە کوینزلاندی ئوسترالیا بەڵام ئەم جارە شوانەکانیان جوتیار و ئاژەڵدارەکانی پێشووتر نین دوو هاوسەری نوێن لە مانگی هەنگوینیاندا هاتوونەتە ناو ئاژەڵدار و کۆچەریەکانی ئەم ناوچەیە تا ئەزمموی کارکردنی هەرەوەزی و خۆبەخشی لەگەڵ ئەو کەسانەدا بکەن کە کۆچەرین و ژیانی ڕۆژانیان لەسەر ئاژەڵداری و کوشتتوکاڵیە هاوکات پشوویەکیش بە جوتیارەکان بدەن و هاوکاریان بکەن. ئێمە ئاو دەدەین بە ئاژەڵەکان خواردنیان پێدەدەین هەموو ئەو کارانە دەکەین کە کۆچەریەکان لە ژیانی ڕۆژانەیانە دەیکەن. زۆر شێتانەیە ئەمە ڕێگایەکە بۆ ئەوی بزانین یەکترمان خۆش دێ بەسەربردننی ئەم کاتانە کە وەک یەک کار دەکەین دادپەروەرانەیە بەیەکەوە بەڕێی دەکەین. کۆچەریەکان ئەمساڵ زیاتر لە 35,000 کیلۆمەتریان بڕیوە و گەشتیان کردووە لە 17 شوێنی جیاواز و تایبەتمەند ئەوەش ئەرک و ماندوێتی زیاد کردووە کۆچەریەکانیش دڵخۆشن بە هاوکاری کەسانی دیکە تا بتوانن ڕێگەی زیاتر ببڕنوت دەڵێن بەداخەوە کەسانی خۆبەخش وەک ئەم دوو هاوسەرەکە من چونکە تێکەڵبوونی هاوڵاتیان بە ژیانی کشتتوکاڵی و ئاژەڵداریەوە دروست ببوو نامێنێت
دەشبێتە هاندانێک بۆ ئەوەی جارێکی دیکە مرۆڤ لەگەڵ کاری کشتوکاڵی و ئاژەڵداری ئاشنا ببێتەوە. لە ڕاستیدا پێویستیەکەیە بۆ ئەنجامدانی ئەو کارانە کاتێک گەنجان دەبنە هاوکار لە بەرامبەریشدا سوودی دوو هێندەیە کە خەڵک ئەزمموی کارەکانی ناوگوندەکان بکەن و ئەو کات شوێنی زیاتریش لە وڵات دەبینن. لە وشکە ساڵی کوێنزلاندی ئوسترالیا لە ناو کۆچەریەکاندا دەستی هاوکاری ئەم دوو گەنجە ڕەوشێکی جیاوازی دروست کرد. ئامانج لە کارەکانیان پێدانی پەیامی پێکەوە ژیان و بینینی کۆمەڵگالادی یەکانە و هاوکات پشتگیری و هاندانی جوتیاران. ئێمە ڕۆژانە بە کۆمەڵی گرافیک لەگەڵتانین کە هەندێک جار گرافیکەکان سەبارەت بە زانیاری تەندروستیە، هەندێک جاریش زانیاتی و هوەریە، جاری واشە لەبارەی وەرزشیەوەیە. بەڵام ئێستا کۆمەڵێک زانیاری بە تێکەڵی بۆتانمان ئامادە کردووە کە چەند زانیاریەکەن لە هەر کامێکی لێرە جێگەی ئەبەوە بە شێوەیەکە زانیاریەکی گشتی و کورتیشن و من ئێستا پێشکەشتانەکەم کە ئەو زانیاریانە چین دەگمەنن و کەمن. با باسیەوە بکەین کە کەمن ئەو کەسانەی لەم بارەیەوە شت دەزانن. بۆ نمونە یەکەم جارە کە دەوڵەتی ئیسرائیل کە دروست کرا داوا لە ئانیشتاین کرا کە ببێتە سەرۆک. من بۆ خۆم ئەمە زانیاریەکی نوێیە کە نەمزانی بوو سەرەتا ئانیشتاین داوای لێکراوە ببێتە سەرۆکی ئیسرائیل. و زانیارێکی دیکە ئەوەیە کە ئەو کەسانی کە خاڵی زۆر لەسەر جەستەیان هەیە بەرگری لە شیان بەهێزترا. جا ئێستا کە من واڵێم هەر کەس و سەیری ملوشتی خۆی ئەکات بزانێت خاڵی وردی لەسرە، ئەمە هێمای ئەوەیە کە تۆ بەرگری لەشت زۆرە بۆیە نیگەرانمە بە بۆ خاڵە وردانەی کە لەسەر لەشت هەیە. و زانیارێکی دیکە باس لەوە کات کە سەرەتا گوارە تەنیا بۆ پیاوان بووە وەک هێمایەک بۆ کەسایەتێکی گرنگ. لە شوێنێکی تریش لە مێژوو باس لەوە کراوە گوارە تەنها بۆ ئەو کەسانە بووە کە وەکو عبد بەکار هاتوون یا وەکو کەسێک بەکار هاتوون کە کاریان پێکردون کاری سەخت بەو گوارەیە هێمای ئەوە بووە کە ئەمە عبدی ئەو شوێنە یاخود ئەمە بە بەندەکراوی ئەو شوێنەیە. و زانیاریکی دیکەمان هەیە کە باس لە قۆبچە دەکات کە قۆبچە تەنیا لەسەر کراسی سەربازەکان بووە بۆ ئەوەی لوتیان نەسرت دواتر بوو بە مۆدل. بێگومان لە سەردەمی کۆندا بە تایبەتی ئەو جەنگاری کە لە جەنگی جیهانی یەکەم و دووهەم چەند ساڵێکی دەخایاند و وەرزەکانی زستان و سەرمای تێدا بوو، بۆیە لەبەر سەرمانە بوونیان یاخود لەبەر سەرما کە سەرمایان دەبوو لوتیان بە سەردەستی قۆڵەکانی دەسڕیەوە و بۆ ئەوەی کە نەبێت بە برین لە ناو شەڕەکانە شەو بۆ تاریک بۆ بە بیریان بێتەوە کە ئەو برینیان بۆ دروست نەبێت ئەو قۆبچانەدانراوە. و زانیارێکی دیکە باس لاوا کات کە هاوارکردن لە کەشی باراناویدا زیاتر دەنگ دەداتەوە وەکو کەشی ئێستا. من ئەگەر بچمە دەرەوە گەر بینیم دەرەوە چۆڵ بوو کەسی لێ نەبوو تاقیەکەم بزانم چۆنە. و ساڵانە بەهۆی تێگەیشتن لە دەستنووسی پزیشکان 700 کەس گیان لە دەست دەدات. ئەو ڕەچێتێک کە ئەنووسرێت ئەڵێت هۆنراوەیەک هەیە هەرچەند بە فارسیە ئەڵێ تاوانا بۆبات هەر کێدانا بۆبات کەی خەتە دکتۆر خانە بۆبات ئەڵێ بەتوانایە هەر کەسێ زانا بێ بەس کەی خەتی دکتۆر ئەخوێنرێتەوە. واتە نیگەران مەبن ئەوە کێشەی هەر ئێمە نییە لە جیهاندا باس لەوە ئەکرێت کە خەتی دکتۆر ناخوێنرێتەوە. بێگومان ئەوانش کە دەبن بە پزیشک خولێکیان بۆ دەکرێتەوە بۆ نووسینی ڕاچێتە کە بە شێوەی بینووسن. و یەکێکی دیکە لەو زانیاریانی کە باسی لێوە ئەکەین دەگمەنن کاپتنی فڕۆکە وەک ئەتەکێت و ڕێگری نەکردن لە ئۆکسجین ڕیش و سمێڵی نەهێڵێتەوە و دیارەکە ئەگەر ڕیش و سمێڵی هەبێت ئەوە ڕێگریە لە ئۆکسجین بۆیە ڕێش سمێڵی لا دەبات. ئەمیشە و زانیاریانە بوو کە لە گرافیکێکە بۆمان ڕوونکردنەوە. بەزانینی ئەو زانیاریە ورد و دەگمەنانە ئەوە کۆتایی بە پرۆگرامی ئەمڕۆ دێنین تا سبەینێ دەگەینە کۆتایی هەفتە. ئێمەش کۆمەڵی بابەتی جوان بۆ کۆتایی هەفتە ئامادە دەکەی بۆتان تا سبەین و بێگەیشتنەوەیەکی تر ماڵەوە خواتان لەگەڵ.